بەڕاستی ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە وەک پرۆژەیەک بوو کە بۆ 92 فێرخواست بەشداریان تیا کرد 52 خوشک بەشدار بوون لە بەرکردنی سوورەتی ملک و زائیدەن 40 کتابی مناڵیش بەشداریان کردبوو لە نامیلکێک بە ناوی مناڵی مسلمان چی دەڵێ تەمەنەکەمان دیاری کردبوو لە حوتەوە بۆ ئیتر تەمەنی 35 ساڵ بەشدار بوون چوار یەکەمی تیا بوو لە خوشکانە لە مناڵەکانیشا یەکەمی تیا بوو یعنی سەی هێنابوو ئیتر بەرەو سەر 96 تا 92 بۆ خوارەوە کەواتە ئەسڵ لەوەیە کە ئێمە قورئان لەبەرەکەین کارپێکردنە. بەناوی خوای بەخشندەی میرەبان دیارێمە لە مەڵبەندی سلێمانی خاوەنی 21 ئەنجومەنی جگەل لە ڕێکخراوەکان و هەر ئەنجومەنێکیش ناوەندێکی پەروەردەیی هەیە کە بە هەموو تەمەنەکان لە کەسی بە تەمەنەوە و ئیتیمامنات بە مناڵ لە هەموو ناوەندەکانە دەورەی پەروەردەییمان لەسەر منهەجێکی هاوچەرخی ئامانجدار کاری لەسەرەکەین. دیارە خۆتان نەزانن پرۆسەی پەروەردە لە کوردستانە لە قەیرانایە لە دەستگا فەرمیەکانە کە بریتین لە زانکۆکان بریتین لە خوێندنگاکان پەروەردە هەر چۆڕاوی داهاتوە کۆتایی پێهاتووە هەرچەند معریفەش بە ئاراسەیەکی سلبیا ڕۆشتووە و لە خانەوادەکانیشا بە ناشکری خوانە بێوان ئیتیماماتی پەروەردەیان کەم بۆ تۆ لەبەرەوەی مەعیشەت قورس بووە. ئێمە خۆتان نەزان دوو پرۆسەمان هەیە پرۆسەی پەروەردەکردن پرۆسەی بەخێوکردن. خانەوادەکان تەنها فریا بەخێوکردن نەکەون پرۆسەی پەروەردە تا حدێک فەرامۆش کراوە. ئێمە ناوەندە پەروەردەیانەمان لە زۆربەی گەڕەکەکانە هەیە بۆیە مناڵی و خەڵکە بەشداریەکە سوپاسیانەکەن کە متمانیان بە ئێمە هەیە مناڵشاتە بەردەستی ئێمە و ئیتیماماشمان زیاتر لەسەر کچان زیاترە چونکە دایکان کاریگەرترن لەسەر پەروەردەی کۆمەلگا ئەگەر بەراورد لە بین دوو پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام نوح و ئیبراهیم نوح لەگەڵ لەورێ ژنێکی ڕەسەن نەبوو لەگەڵەوەش لەگەڵ مناڵەکەیدا تێکەڵ بوو بەڵام مناڵێکی ناڕەسەن دەرچوو. حەزرەتی ئیبراهیم کە ئیسماعیلی کوڕی زۆر کەمیش کوڕەکەی خۆی بینێ لە بڵێ دایکێکی مولتەزیم و دینداری هەبوو و تا ئیسماعیلێکی دیندار و کوڕێکی عاقڵ و سالار دەرەچێ بۆیە گرنگە ئێمە ئەم ئیتیماماتە من پەروەردەیە لەم شارەیە و خەڵکیش کە بەدەمانەوە هاتووە بە پێی ئەو بەرنامە و پرۆژەی کە خۆمان هەمانە کارمان ئەستە کردووە. من نەفسی محەممەد بەرپرسی لە قسلێمانی ئێمە ئەم لە خزمەتی هەموو ئۆرگانەکانین هەر چالاکی و کار و چالاکی یەکیان هەبێکە ئەتوان لەم نەقەی ئێمە ئەنجامی بدەن و هەر شتێک کە ئەوان پێویستێکیان بە ئێمە بێ ئینشەڵڵا ئێمە ئەو پێداویستیان بۆ دابینەکەین. ئێمەش خۆمان وەکو لە قسلێمانی الحەمدوللا کار و چالاکیمان بەردەوامە هەروەکو ئەنجومانەکان دەرسی قورئان و دەرسی قایدی نورانی دەرسی تەجویدمان لە بینای لە قسلێمانیا هەیە لە خزمەتی گەل و نیشتیمانی خۆمانان ئینشەڵڵا کە فێریان کەین و شارەزایان کەین لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم پرۆژانە ئێمە بەردەوام هەمانە هەمووکو لەق هەمووکو ئەنجومەنەکان گرنگی ئەم جۆرە پرۆژانە ئەوەیە کە یعنی زیاتر تەشجیعی ئەو مناڵانە ئەکا ئێستا ئەمان ئەم بیبینن لە کەناڵەکانەوە لە فەیسبووکەوە لە سۆسیال میدیاوە ئەو کاتە ئەم مناڵە ئەو مناڵەکانی کەش تەشجیع بن حەزەکەن بێنە ئەم پرۆژانەوە ئینەخۆ سەرەتا یعنی لەوانەیە کە تۆ ئیشەکەی بەلاتۆ بڵێ لەوانەیە کەس نەیە بەردەمەوە بەڵام ئێستا الحەمدوللا چونکە میلەتی ئێمە میلەتێکی موسڵمانە گەلێکی موسڵمانە سواز بەخوای پەروەردگار ئیتر تامەزروی ئەم پرۆژانەیە تامەزروی بەرکردنی قورئانە تامەزروی لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەنجا مامۆستاکانیش بەڕاستی ئەم پرۆژانە هەروە بە ئاسانیش نایە بەردەمەوە خۆتان نەزانی یعنی هیلاک و ماندووبوونێکی زۆری ئەوێ تا ئەم پرۆژانە بەدەستێن و ئەگەنە نەتیجە. نام یارەسی و تەمەنم 10 ساڵە ئەنجا خۆم حەزم کرد کە بەشداری بکەم و دایکوباوکم یارمەتیاندا نمرەکەم 96 و خۆشیش بوو ئاسان بوو. ئەم پێشبڕکێ زۆر باش بوو هەم فێری زیکرەکانی شەبین ئەنجا زۆر باشە بۆ مناڵان بۆ ئەو کەسانی کە ئایانەوە فێری زیکرەکان بن ئەنجا منیش سوودم لێ بینی و ئیتر لە ماڵەوە هەر شتێ بکەین بە پێوە زیکرانە شتەکان ئەڵێ سابوو منە کاتێکە ئەخەوین پێش خەوتن زیکرەکاڵی کاتی هەڵەستین زیکرەکاڵێن ئایتر ئەو شتانی کە زیکریان هەیە توانین بڵێ. ئەم بەشداربوونە زۆر باشە لەبەرەوەی ئێمە شەوانە ئەبێ گوێی لێ بگرین بۆ ڕووناکی قەبرمانە لەوێ نەجاتمان ئەبێ ئینشاءالله بە فردۆسی عەلا شاد بین خوای گەورە ڕەحم بە هەر هەموومان بکە. بەڕاستی بەڕەئی من هەموو ئافرەتێک و
هەر هەموو خوشکان بەشداری بن لە هەر شوێنێکی ترەوە بکرێ بەشداری بن من بۆ خۆم هەدەفمەوە بوو سەش بێنم بەس شڵەژاییەک ڕوم تێکرد دەسەم نهێنا هەشتام هێناوە یەکەم شت بۆ ئەوی کە بەشداریکەن هەوڵ بن زیاتر و زیاتر لە ئیمتیحانەتەکان باشترەکەن امتحانەکان یان باشترە بێ و تەلەفوزی قورئانیشیان باشتر ئەبێ